بەرزایەکانی سلەیمانی شارێکی سەردەمیانە و ناوازەیە بۆ ژیانێکی ئارام. لەبەرەوەی خۆشگوزەرانی خێزان بۆ هەمووان گرنگە، بیرمان لەوە کردەوە هەموو پێداویستیەکان لە شارێکی هاوچەرخدا بنیاد بنێن. کافێ و ڕێستۆرانتی جیاواز بۆ بەسەربردنی ساتەخۆش و لەبیر نەکراوە خێزانیەکان دەستەبەر بکەین. جێگەیەکی ئارام و تەندروست، کەشێکی وەرزشیانەی مۆدێرن بۆ ئاشقانی یاری وەرزشە جیاوازەکان بخۆڵقێنین. شەوانی بەرزایەکان پڕە لە ڕەنگ و جوانی و هێمنی، ژینگەی یاریکردنی ناڵە چاوگەشەکان و هۆڵی بۆنەکان و شوێنێک بۆ تۆمارکردنی یادەوەری لەگەڵ ئازیزان پێکەوە هارمۆنی جوانی دروست دەکەن. لە بەرزایەکانی سلەیمانی ئاشنای جوانی و وردەکاری لە تەلارسازی و دیزاینی شوقە و ڤێلا سەرنجڕاکێشەکانیە بیت. شارێک بە تەواوی وردەکاری خزمەتگوزاریەکانی سەرسامت دەکات. بەرزایەکانی سلەیمانی هەمیشە جوانی و ناوازەیی.